ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. لەبێت بەڕێزان بەخێر بێن بۆ بەرنمەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکان با یارمەتیا و کارانم بەرنمەی ئەم هەفتەتان پێشکەش دەکەین لەگەڵمان بن. بەڕێزان بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە نامەکانی وروشە مرادی زیندانی سیاسی کورد لە زیندانی ئێڤین و لە بەرنامەی ئەمڕۆکەدا هاوکات لەگەڵ خوێندنەوەیەکی نوێی نامەکانی وروشە مرادی دوایین ڕەوشی ئەم ژنە چالاکوانە کوردە لە زیندانی ئێڤین لەگەڵ میوانەکان تاوتوێ دەکەین. لەسەر ئەم مژارە بڕیار بوو 2 میوانمان ببێ بەڵام یەکێک لە میوانەکانمان نەیتوانی پەیوەندی پێوە بگرین لە ڕێگەی تەلەفۆنەوە. بەڕێز نگین شێخولئیسلامی ڕۆژنامەوان لە ستۆکهۆلم لەگەڵمانە. دۆسیەک پێش ئەوەی کە بڕۆینە لای میوانەکەمان دۆسیەکمان ئامادە کردووە با گوێی لێ بگرین. وریشە مرادی ئەندامی کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار کە ئێستاکەش شوێنگولەکانی داعش بەسەر جەستەیدا دیارە لە ڕۆژی 10 مانگی تەشرین یەکەم بە بۆنەی ڕۆژی جیهانی بەرەنگار بوونەوە لە دژی سزای ئەدام بە ناردنی نامەیەک لە زیندانی ئێڤینی تارانەوە بڕیاری مانگرتنیدا. ئەمڕۆ 13 ڕۆژ بەسەر ئەم مانگرتنەدا تێدەپەڕێت. وریشە مرادی کە مانگی ئابی ساڵی 2023 لەلایەن هێزەکانی ڕژێمی ئێرانەوە لاسنە دەست بەسەر کرابوو بە تۆمەتی بەغی واتە بەرەنگار بوونەوەی چەکدار لە دژی خوا سەرەڕای دۆخینا لەباری جستەی خۆی بە ناردنی دوونامە لە زیندانی ئێڤینەوە ئاوری لە کێشە کۆمەڵایەتی سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوین و ئێران داوەتەوە وەک پێشەنگێک لە زیندان ڕێگەی نەداوە تۆمەتی بەغی ورەی تێک بشکێنێت. مرادی لە نامەکانیدا بە ئاماژەکردنی شەڕی بەردەوام لە ڕۆژهەڵاتی ناوین پێی وایە وەک ژنێکی کورد بەردەوام لەژێر چەوسانەوەی سیستەمی نەتەوەخوازانە ڕەگەزی و ئاینی بووە و کورد با درێژایی ئەم مێژووە وەک ئۆبژێکتێک بەردەوام لە ژێر مەترسی سڕینەوەی ناسنامەیدا بووە. وریشە لە نامەکانیدا باسلات داکۆکیکردنی خۆی لە بیر و باوەڕەکانێکا بە پێداگیریەوە دەڵێت تا دوا هەناسە لە مافی ژنان لە کوردستانەوە تاکو و بەلوچستان لە ئێرانەوە تاکو ئەفغانستان بەرگری دەکەم و هیچ بربەستێک ناتوانێت من لە بەردەوامکردنی ئامانجەکانی ژن ژیان ئازادی دوور بکاتەوە چونکە گەیشتن با ژیانێکی ئازاد و بایەختار شیاوی ئەوەیە گیانشی بۆ بەخت بکەیت. بەڕێزان لەسەر ئەم بابەتە بەڕێز نگین شێخولئیسلامی ڕۆژنامەوان و چالاکی بواری مافی ژنانمان لەگەڵایە. نگین خانم گوێتان لێمانە؟ ئەلۆ ئەلۆ نگین خانم لەسەر هێڵی بەخێر بێ بۆ بەرنامەی ئەم هەفتەی گفتوگۆی ڕووداوەکان خۆشحاڵین کە میوانداری ئێواکەین. سلااو ڕێزم هەست بۆتان و هەروەها بۆ هاوڕێیان رادیۆ. زۆر سپاس. نگین خانم با پێی ئاخرین هەواڵەکان کە وریشە مرادی و پەخشان عەزیزی سزای 6 مانگ نەبینینی بنەماڵە و وەکیلەکانیان بەسەردا سەپاوە. هیچ زانیاریەکی ترتان هەیە کە ئەمڕۆ لەبەردەست بێ بێجگاوانە لەسەر سەبارەت بە پەخشان و وریشە بە ئەمە بێژم بە بەهانەی ئەوە کە بێنەزمیانە ناو زیندانە پێکاوەرگە بە ئێعترازیان کردگە بە بارودۆخی زیندان و ئەو گیر و گرفتەکە ناو زیندانە بووکەن وەکو چاوانەکە وەک اختشاشکەر ڕوانیکن بۆ قەزیەکە لەسەر ئەوە هەم پەخشان هەم وریشە 6 مانگ زیندانی تەعزیریان پێیان داگەن لەسەر هەر ئەو بابەتی زیندانە. ئەوە جیاز لە مەسئلەی حکومەکانیان کە هەم پەخشان ڕوبەڕووی ئێعدام بووکەسەوە و هەم وریشە
حکم بغی پدراوە بابەتی تریش کە هەست ئەو جۆرە کە ئێمە ئاگادار کراوینەوە هەم لە لایەن بلەماڵەکانیانەوە هەم لە لایەن کۆمەڵانی مافی مرۆڤ و لە خودی زیندانی چا ژنانی کە هەم لە زیندانەوە بە شێوازگەر جۆراجۆر توانیگیانە پەیوەندی بگرن بە تەکبار و دۆخەکە ئەو جۆرە کە ئەوان ئاگادار ئێمەیان ئاگادار کردگەستەوە پەخشان و وریشە بە ماوەیەک توولانی نەیانتوانی کە پەیوەندی بگرن بەتێک لە ماڵەکانیانە و یعنی بەماوەیەک 100 ڕۆژێک نەیانتوانی کە پەیوەندی بگرن لەتێک بنە ماڵەکانیانە و یا ئینکە پەیوەندیک تەلەفۆنیان بێ یا پەیوەندی ملاقاتیان بێت هیچ کەم لەوانە بۆیان جێبەجێ نۆگە بەڵام ئیستا هەر بەپەی ئەو راپۆرتگەرە زاهرن ئەتوانن بە پەیوەندیک تەلەفۆنیان هەبێت ئەویانە جێبەجێ بووگە زۆر باشەجا ئەمە حکمی تعزیریە ئەوە چۆنەی بینن ینی کی ئیجراکرێت لەگەڵ حکومەکەی تریان چ پەیوەندیەکی هەیە دانی ئەم حکومە بێجگە ئەوەی کە وەکو بڵێن قورسترکردنە یا ترساندنە یا هۆکارێکی تری هەیە ئەم ینی ئەم سزا لە ناو سزایەکی ترە چون ئەوانە وەکینەڵە ئێستا خۆ لە زیندانی ئەڤینن یا چۆنی بینن ئەو 6 مانگە کە هاوکات کە خۆیان لە زیندانن دیسان مەسن 6 مانگ درێژەکرێتەوە یا ئەوە مانایەکی تری هەیە ئەو حکومەتی وەکو 6 مانگ زیندانی تعزیری بەسەر یانە سەپێندرێ ئەوە لەبەر ئەوەسا کە ئەگەر بتەنە ئەمە ئەم بابەتە مەسە ئیسا وریشتەکەشتا حکومەکەی نادیارە ئەگەری ئەوەیە هەست وریشە ئێدام نەبێت باشە حکمی ئێدامی پێنان ئەگەری ئەوە حکمی زیندانی پێبن ئەو حکومەکە بۆ ئەو پەروەندیانێ ئەوە مەبەستەوەسە کە چەندانە پەروەندەیان بۆ بازەکەن پەروەندەگەر جیاواز بۆ بازەکەن کە بۆ ئەو بابەتگەرە کە ئەمان پێیانن اختشاشی پێێنن هەر حکومێکی ئێستا دیاریکراوە بێ بیسەپێنن بەسەریانە ئەمەنە ڕووبەڕووی ئەو حکومگەراونە ئەگەر مەساڵان وریشە زیندانی پێ بدرگە مەسڵان ئێمە گیرا مەسڵان وریشە زیندانی پێ بێ ئەمە چا ئیزافاکەن بۆ حکوم زیندانیە یانە ئەگەر وریشە مەسڵان بەرامبەر بە وەکو پەخشان بەرامبەر بە حکمی ئێدام بێت ئەبێت ئەم ئەوەڵدەها ئەم 6 مانگ زیندانە بگوزارنێ جا حکمی ئەیدامیە جێبەجێ ئەکەن یعنی لەسەر ئەوەسە جا ئەمە جا لە ترساندن بەڵێ خۆ بەشێکی ترساندنە بەشێکی ئەوەسەکە ئەوان یانەوێت ئەو ئەترازاتە کە لە ناو زیندانەکانت دەستی پێکرد هەروە کێوش ئاگادارن دوای ئەوەکە ڕەزا ڕەسایی ئەیدام کرا کوڕێکی خەڵکی یارسان بوو لە ناوەندی کرماشانە ئەو کوڕە لە کاتی سەرهەڵدانەکانی ژنجیان ئازادیە دەستگیر کرا و حکمی ئەیدامی سەپێندرا بەسەریەوە ئەو حکومیچەی جێبەجێ کرا هەرچەند کە وەکیڵەکانی بۆ ڕاشکاوانە ئێژن حکومەکەی عادڵانە نۆگا دادگایەکەی عادڵانە نۆگا هەمووی ئەوانە بجێگەی خۆی ئەو کاتێکێ ڕەزا ڕەسایی ئەیدام کرا زۆربەی ئەم زیندانیگەرە ئەترازیان کرد لە ناو زیندانە بە حکمی ڕەزایی و دوای ئەوە سێشەمەگەری نەبێ ئێدام کەوتە ڕێگا ئەو سێشەمەگەرە نەبێ ئێدامە لە زیندانە هەر سێشەمە زیندانیەکان بە قۆناغکرد جیاوازەکە ئەو جۆرە بۆ ئەوان دەسپات لە ناو زیندانە دەسەکەن بە تەساب و دەسەکەن بە سەرهەڵدان و ناو زیندانەکانە ئەو کەسانە کە پێشڕۆ بوون بە ئەو لەو کاتە ئەترازیان دەربڕێکەوە ناو زیندان شڕۆیان کردگە بە شعاردان و هاوارکردن و ئەو سێشەمەگەر یەکێ لە مەسەڵەن پێشکەسوەتانێ ئەو سێشەمەگەر نەبێ ئێدامە بووکن ئەوانە هەمویان حکم سەپێندراوە بەسەریانە کێ پەخشان و وریشش ئەو حکومە سەپێندراوە بەسەریانە یەک پرسیار لە ناو قسەکانی ئێوە ینی دەتاراوە ئەوەی کە ئەو سێشەمانەی نابۆ ئێدام پێتان وایە کاریگەری لەسەر دۆخی زیندانیانی کورد بە تایبەتی ژنانی کورد هەیە تا ئێستا بوویەتی کاریگەریەک لە دواخستنی حکومەکان یا ڕاگررتنی حکومەکان
ئەگەر بۆ ژنانی کورد تواشای لێ بکەین جارە ناتوانین قەزاوەتێکی وا بکەن کە ئایا ئەو سێشەمەگەر نەبێ ئەدامە ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ژنانی کورد چۆن هێشتا بە وردی ناتوانینەوە بەسەبارەت بۆ قسەکەن بەڵام بەگشتی ئەتوانی وەکو ئێتراز وەکو سەرهەڵدانە وەکو شۆڕەشێک چاوی لێ بکەین کە ژنان لە زیندانە لەژێر ئەو زەخت و زۆرە خەریکن جێبەجێەکەن وەکو هەرۆ مانگردن وریشەکە ئەو تۆزێکە نەفرەتر ڕادیکالتر و سەرسەختانەتر هاتکە بە هەنگاوێکی نیاگە بەرەوە لە سەشەمەگەر نەبێ ئەیدام و هاتکە ڕادیکالتر بەرخۆردیگرگە بە جەستەی خۆی لۆ ڕێگە داناوە ئەمە بتوانین ئاوا چاوی لێ بکەین بە هەر حاڵ پێشکەسوەتی ئەو خەباتە پێشکەسوەتی شۆڕەشی ژنجیان ئازادی بمانەوێت و نەمانەوێت لە ئەو خەباتە لە کوردستان و دەستی پێکرگە بە دیسکۆرسە سیاسیەکەیشی هەڵەگەڕێتەوە بۆ تێزە سیاسیگەرە کە لە کوردستانە هەست و داهێنەرێکی ڕاهبەر ئۆجالان بووگە و ئەمانە هەمووی ڕاستیەکەنە و لە زیندانیشە خۆ تەبیعەتەن ئەو ژنانی کوردە کە هەن لە زیندانە بە باوەڕێکترۆ خەریکن ئەو خەباتە دەستپێەکەن بە باوەڕێکتر بە باوەڕێکی کە ئەو باوەڕەوانە هەڵەگەڕێتە بۆ دیسکۆرسە سیاسیە بۆ پەروەردەی سیاسیە بۆ خەباتە کە ئەیستا ئێمە نیم قەرنا درێژەی هەست هەمووی ئەمانە ئەتانە بێتە فاکتۆرە بۆەوە کە بە هەر حاڵ ئێتراز و ئەو هەروێستە ڕادیکاڵە لە لای ژنانی کوردۆ جیاوازە ژنانی کورد خۆی ئەبەتە وەختی ئاماژە بە ژنانی کوردەکەم مەبەستم کەسانێکە کە پەروەردەی شۆڕەشی ژنجیان ئازادیە چۆن بامچە تێکنین بەیەکەوە ئەو کەسانە کە پەروەردەی شۆڕەشی ژنجیان ئازادیە خۆیان لە سیستم لە قودرەت لە دۆڵەت دابڕیوە ئەوانە هاتکن با تەوەجۆ بە هێزی گەل با تەوەجۆ بە هێزی مقاومەت با تەوەجۆ بە هێزی بەرخوردان دەستیان کردگە بە شۆڕەش و وریشەش هەروەها کە ئێوەش ئاماژەتان پێکرد لە ناو نامەکانی چە بەوە ئاماژەی کردگە کە ئیستا کاتی ئەوە گەلان بە یەکۆ ئەو خەباتە دەست پێ بکەن دا ببڕن لە قدرت و هەروەهاچە ئاماژاکەن کە ئیسل ناوچەکە ئالۆزە و ئەتانەیە لە ناو ئەم ئالۆزیە کە دۆڵەتەکان خستیگەنە ڕێگەوە و لە پێی بەرژەوەندی خۆیانە بزانەمانە نوکتەگەرێکە زۆر جوان خەریکرد دەڕشتوە نیاگەن لای یەکەوە وتیگە کە هەڵگەڕێت و هەر بۆ مانیفەستی ژنجیان ئازادیە ئەیژێ دۆڵەتەکان قدرەتەکان خەریکن خەباتێکە ناوچەکان شێوانگە و ئیسە گەلانن فرسەتێکە کە گەلان بەوە کە بە یەکەوە نزیکەوە بنەوە بۆ مانیفەستە خۆیان تەسمیم بگرن بۆ خۆیان و قدرت بگرنە دەست و مەهێڵن ئاماژێ وریشە بە گەلە بە گەل زانی ڕوبەڕۆی هەروەها خۆشی لەم هەفتەی ڕابردووە بەحرها بەرپرسانی زیندان چوون سۆراغیۆ وتیان خواستە چەس بۆچی واکەی ئەو وتیگە دیگە من خۆهیش خواستەکەم بەرامبەر بە ئێوە نییە من بەرامبەر بە گەلەکەمە یعنی ئەو گەرێکە دل هوشیار بێت کە لەم کاتە لەم ئالۆزی گەرەکە پێشتێ خۆیان توانە خاوەندارەتیکەن لە خۆیان و بەتایبەت دەستێکی نیاگەن وتیگە خاوەرمیانە یعنی ڕۆژهەڵاتی ناوین کە خەریکە شلۆقەوێت گەل ئێشە زۆر زۆر هوشیارتر لەوە بێت مەبەستەکە وریشە زۆر ئەمێقتر لەوەسا کە شتێکن بەخاتە من فکرم خەباتێکی ژنانی کورد خەریکە ئەیکەن لە زیندانەکانە تۆزێک جیاوازتر ڕادیکالترە و خۆیان دابڕێگە لە سیستم لە قدرەت لە دۆڵەت و باوەڕیان بەوەسە کە قدرەت سیستمی دۆڵەت و دۆڵەت ئدامە دەهەندەی هەرۆ هەژمونی قدرەتەسا ئدامە دەهەندەی هەرۆ هەژمونی دۆڵەتگەرەسێک لە ناوچەکە خەریکن کارەکەن و ئەوە چارەسەری فقط بەوە هەست کە گەل بتوانێت خۆی بەڕێخستن کات زۆر باشەیانی ئێوە پێتان وایە کە ئەم بڕیارە قورسە لەلایەن وریشا مرادیەوە لەبەر ئەو ئامانجە گشتیە دراوە کە گەل خاوەنداری لە بەهاکانی و ئامانجەکانی بکاوایە
والله دقيقا وريشه خوي بصراحة وديك من حيتكم بخم ناويت هيج اعتراضكم لسر هر حكمك يشبوكي من بدرجات نية نلا بلا ور رزالة بدا بو حكمه ما بس يونية طبعا ما بس يوسا كم من جركم نية بحر حال وريشه كسبتي خبات كاره صلانا خباتك هل ساقت لقو بروجا ولا روجا زخمي بوكا خواستي لسر جنام بوكا تيكوشاني كي بو جنا تيكوشاني نتوي بوكا تيكوشان سياسي بوكا تيكوشان کۆمەڵایەتی بووگە هەمووی ئەمانی بووگە لە کارنامە و لە ژیان نامێ وریشە ئەمانە هەست بەڵام لەوێت تاکیدی کرد لەسەر مەسئلە کە دیگە من هیچم بۆ ژیانی خۆم ناوێت من ئامانجێکی گشتیتر هەیە بۆ ئەعدام یانە ئامانجی زۆر گۆرەتر لەوەسە مەسئلەی ئەعدامیی لەبەرەوە مەطرح کردگا کە بە هەر حاڵ ئەتوانێت لەژێر سێوەری قودرەتی هەژمونیەی دۆڵەتەکان لە ناوچەکانە قەتڵ عامێت لە ناو زیندانەکانە دەست پێ بکە و هەر کەسێکی ساحەوی خەبات و تێکۆشانێک و ساحەوی ئیدێک سیاسیە لەناو بوون. جا پێتان وایە لە کۆمەڵگا و بە گشتی چۆن خاوەنداری لەم بڕیارە گشتیە دراوە کە وەک تاکێک ئەم کارە نەکراوە یعنی بە ئامانجێکی گەورەتر و توانین بڵێن بە بڕیارێکی متافۆریک ئەم کارە کراوە. کۆمەڵگا زۆر باش تێگەیشت لە وریشە ڕەنگە تۆزێک بە درەنگی تێگەیشتوێ لێ شاید ڕۆژگەر ئەوڵ بجد وەریان نەگرودی ئەوچ بۆ هەڵەگەڕێتەوە ئەونا لە کۆمەڵگای ئێمە بابەتەکان ئالۆزە و ئەوە فشارگەر سیاسی و فشارگەر ئابووری و هەموو شتێک هەست و بەتابەت شەڕی ناوەندی ئیسرائیل و گەنانی ناوچەکە وەکو ئەو کۆمەڵکوژێکە لە غەزا کردگێ ئەو کۆمەڵکوژێکە لە ئیسرائیلە کردگێ بە ڕۆژانە ئێمە شایدی کوشتنی منداڵ و ژن و ئەفرادی بە ساڵچووگە یان پیرەمەرد و پیرەژن و هەموو ئەمانە هەن و ئەگەری ئەوە چه هەست کە شارەکە خۆترە بێتەوە لەژێر سێوەری ئەمانە وریشە ئەم کاریە پێ کرد بەڵام دەنگدانەوەی زۆری هەبوو من ئەتوانم بژم ئەوە دەنگدانەوەی هەبوو کە دوێکە لە ئێرانە مەسەن لەبەر مەجلسی ئێرانە ئاعترازێکرا ڕاستەخۆنەوە وریشە نەهێنراوە لەسەر بەڵام هەمووی ئەمانە ئەوێتە هۆکاری ئەوە کە خەڵک تێبگێ هەروە کە خەڵک بۆ خۆی پرسیارەکە چۆن ئەتوانێت ئینسان کە هەروە لە ئێمە چە پرسیان کردگە ئەو ئینسانە چۆن ئامادە بوو گیانی نازاری خۆی جستەی نازاری خۆی ئەوە بە هیچ بگچکە فقط بۆ ئاعتراز بەوە کە حکمی ئەعدام لەسەر زیندانیەکان ترەوە هەست و بێژە پیان بێژێ ئەعدامی مەکەن بەڵام تازە وریشە تەنها ئەعدامی بۆ خەباتکارانی سیاسی یا مەدەنیەت نەبوو کە ئەو بەگشتی پرۆسە ئەعدامی بەژێر سوال دەتوانێت ئەعدامی کەسانی تریش بێ کە غێرە سیاسی بێ کەسانێک بە حکمی مەسالگەری کۆمەڵایەتی مەسەڵەن حکمیان پێ ئەدرکێ وریشە بەگشتی ئەوەیە بەرگە بەگشتی ینی لە سێدارەدان بەگشتی تر جیاوازی نییە بۆ مەبەستێک جا بڕۆینە سەر ینی دۆخی تەندروستی وریشە پێت ینی ئێوە هەواڵێکی ناوخۆی زیندان یا هی بنەماڵەکەی یا کەسانی نزیک لیتان هەیە لە ماوەیەکە ئێستا لە سیانزەمین ڕۆژی مانگرتنی دۆخی تەندروستی چۆنە و لە چ دۆخێکدایە؟ تەندروستی وریشە خراپە وریشە هەر لە ڕۆژانی هەفتم و هەشتمەوە فشاری دابەزی و باش نەبوو بەڵام من ئەو جارێکە ئاگادار کراوە مەسەڵە وەکو هەرحاڵ کۆمەڵی مافی مرۆڤەکانیش ئاماژەیان پێکردەوە زۆر کەسێک ترکە ئاگادار نەسەر بابەت دەکەوە دوێ کۆپێرەکە وەزعی جسمی وریشە زۆر خراپ بووکە خۆ بە هەر ئەوە وریشە بەدەنیشی سالم نییە ئەوڵەن جستێکی وردەڵای هەست لە نظر جسمی و بەشتریش زەخمی بووگە لە شەرتێک داعیشە لە هەموویمانە بووکە هۆکار کە ئیسا وریشە حاڵی باش نییە چواردە ڕۆژە مانگی گرگە و هیچی نەخواردەدا ئیسا فشارێت کە خوارەوە بەدەنیەشێ گیانیات کە ئێش و ناتوانێت بخەفێ نائارامە شرایەتی زۆر خراپ بووکە یعنی بەباشی قسە لەسەری ناکەن بەڵام بە هەموویمانەوە
ئیجازە نەداگەن نە دکتۆر بڕێت سەردانیکە نە ئیجازەی داگە سڵامی بهێ وەسڵ کردێت نە ئیجازەی داگ حتا ئیجازە نەداگە معاینە بکردێت یعنی دکتۆر و ئەوانە کە چوبن ئەو کارە ئەنجام بن و ئیجازە نەداگە بچنە ناو سلوولەکێکی هیچ کام لەو کاریان قبول نەکردە و دیگە من بەردەوام تا ئەو گەلی خۆم تێبگێ دقیقاً چەند بار ئەمەیە وتکە حتا بە نەماڵەکەی مەیە وتکە بە خوشکی چێمە وتکە من بەرامبەر بە هیچ کەسە بەرامبەر بە گەلەکەی خۆمە من گەلەکەم تێبگێت کە بارودۆخەکە چۆنە گەلەکەم هوشیارە بێتەوە. بەڵێ پرسیارێکی ترکە لە وەڵامەکەی خۆتان دێتە ئاراوە ئەو کۆمەڵی مافی مرۆڤ یا کۆمەلگا نێونەتەوەییەکان یا حتا ئەو زیندانیا سیاسی ئێرانیانە یا بڵێن بەجوانی ینی باوردی بڵێن ژنە فارسەکان یا ئەوانی تر هیچ هەڵویستێکیان لە بەرامبەر ئەم دۆخەی وریشە یا بووە یا هەڵویستێکیان نیشان داوە؟ وڵای هەڵویست نیشان درراوە وەلێ ئەو جۆرەوە ئینتزار چوونە لە ڕێخاوەکان زانی منش هەڵێگەڕمە بۆ هۆکارە سیاسیە ئەو هۆکارە سیاسیە کە تا ئێستا غەرب و ئەوروپا و ئامریکا و گشتی لێ ترساوە بە تاکید ڕۆژهەڵاتی ناوێژ لێ ئەترسێت ئەمما بەشێکی بۆەوە هەڵەگەڕم یانێ بابەتەکە بچوک توێشان نەکەین وریشە هەڵگیری دیسکۆرسێک سیاسیە کە ڕەهبەرەکەی عەبدوڵڵا ئۆجالانە بە ساڵانە هە لە زیندانە و ئەم چەند ساڵ ئاخریچە کە کەس ئاگاداری نییە و کەسێکە کە یانێکە ئەتوانین بژێ ڕۆژهەڵاتی ئەو ئەتوانێ هۆڤیەتێک بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوین لە داهاتووە و ئەتوانێ هۆڤیەتێکیش بێ بۆ کورد. ئەمە بابەتێکی قورسی سیاسیە کە نە لەبەر ئەوە کە ئێمە هەستمان هەست بۆ بەڕێز ئۆجالان لەوەرەوە کە بابەتەکان ئیسیشە هەروەها چاوەڕوان نەکرێت ئەوە بۆ دوێکە لە تورکیا یعنی فاشیستترین حزبی سیاسی تورکیا کە دژ بە کوردەکانە و هەمیشەیش کەسێک یعنی ئەو دەوڵەتی باخچەلی کەسێک بوو کە کاتێک بەڕێز ئۆجالان دەستگیر کرا تەنافێکی گردووە دەستی لە ناو شارەکانە گەڕیا ئێوە ئەم تەنافە بۆ کە بەڕێز ئۆجالان ئەدام کردێ باشە ئیستا هەرەوە حزب سیاسی تێ ئێژێ بەڕێز ئۆجالان ئازاد کردن بابێ بۆ مەجلیس قسە بکات بابێ پارلەمان قسە بکات مەبەستم چەس لەو بەحسەوە حزب وەسا ویریشش هەڵگیری ئەو هەفاکرۆسەوە زەهنی دەسا بەس ئێمە ئینتیزارمان نییە لە ناوەندەکان من ناوەندە مافی مرۆڤەکان بە باوەڕی من دوکانن و ناوەندی کە فانت بگیر بێت و دەستی درێژ بێ بۆ قودرەتی دەوڵەت و سیستەم ناتوانانی زۆر چاوەڕێ بکرد لێ بکرێت بەڵام بەهۆی ئەوەی بازم هەر باشە هەڵوێستکەریان بووگە ولی گەل بە کورد و فارس و عەرەب و بەلوچ و مانە گەل هەڵوێستی زۆر باش بووگە یعنی بەڕاستی خاوەنداریەتیان کردگە لە هەموو جێیەکە ئەوینین حتا گەلانی ئوروپایی ئێمە ئەوینین کە بەردەوام ئەوسان کەمپێنێکە بکە ڕێگە بۆ وریشە ئەوان خەریکن حمایەتەکەن بەدەنگ بە ژن و پیاوە خەریکن حمایەتی لێک زۆر باشە ئەگەر ئێمە بینەوە سەر قسەکانی خۆتان هەر لەلایەن ئەو دیسکۆرسەوە کە ئێوە وەک دوکانێک ناوجەدیەکەن توانین بڵێن ئاکادمیسیانە فارسەکان لە نامەکانی وریشە کە پڕن لە ئایدیای سیاسی و ئایدیای مرۆڤایەتی وەک مانیفێستی گۆڕان و شۆڕش سەیریەکەن هەر ئەو شتێکە تۆڵی دەقیقاً لە تورکیا ڕوویداوە لە ڕابردوو پێتان وایە کە لە فەلسەفەی پشتی ئەم ئایدیانە پێم خۆشە ئێستا بە وردتر باسی لێ بکەن ئاماژەتان پێداوە بەڵام پێم خۆشە فەلسەفەی پشت ئایدیاکانی وریشە باس بکەن کە وەک کوردێک کەوتوتە ئەو بڵێن دۆخە کارەسات بارەوە و فارسەکانیش ینی بڵێن ئێرانیەکانیش زیندانیە سیاسیەکانیش ئاورێکی وایان لێ نەداوەتەوە چون پێیان وایە کە شۆڕشێکی ژنێکی کووردە لە دژی دەستکەوتەکانی بڵێن ئێرانیەتی و دەستکەوتەکانی ئێرانیەکان ئەرێ ئەکادمیسیۆنە فارسەکانیش خۆ بە ئەوە بێژین
ئەیسە تۆزە باشترە ئەوانیانە کە صاحب نەزەرن و کەمێ تعاسوبیان نییە و ڕوانگەیەک ئینسانی تریان هەست و لە بارودۆخەکە تێگەشتن و لە ئاڵۆزەی ناوچەکەش تێگەشتن بەڵێ ئیقرارەکەن و ئێترافەکەن بۆ دۆزە سیاسیە و ئیقراریشەکەن بۆ کە تەنها ڕێگە حەل و ڕێگە چارەی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوین ئەوەسە. بەڵام بەگشتی یا بەشێک تریان هەنتێژن ڕێگەی سێوەم ئەست نە ئەم لای نە ئیمپریالیزم دینی نە ئیمپریالیزمی غەربی و ئوروپایی کاپیتالیست ئەوانە هیچ کامی نا ڕێگە سێوەم بڵێ ئەو ڕێگە سێوەمە ناناسن هەر کەسێک شتێگەیژێ و بە وردی نەخێر بە وردی گەریکیان یەدیان بنن بە ئەوە کە بەڕێز و جالان مانیفستی کۆنفدرالیزمی دموکراتیکی ئەوکە بە خۆی ژن ژیان ئازادی ئەسڵ نازانن ژن ژیان ئازادی لەکوێنەوە هاتکە نایەنەوێت ئەو فەلسەفە بشناسن ولی خۆ سلێک لە نخبەکانیان بڵێ ئەو کارە ئەکەن ئەیسای لە سێک لە بەرنامەکانە ئەبینین کەتن ڕاشکاوانە ئاعترافەکەن بۆ قەزیە تەبیعەتەن ئەو چون ماوەی گەرەکە زمانی گەرەکەەوە بیشناسن هەرچەند زمانەکە دێرە ڕۆژهەڵاتی ناوین خەریکە ڕۆ بە گۆڕانکاری ئەچێت و ئەگەر بیری دروستی لە نەکرێتەوە ئەتوانێت زۆر کارەساتە بێتە ئاراوە بەڵام بەگشتی باینکە زۆریان عەبدوڵڵا جالان ئەناسن و ئەزانن تێزێکی هەسومانە ولی زەحمەت نان بخۆیان یا اینکە نەخێر نایەنەوێت دۆزی کورد سەرکەوێت و کوردێک بێتە پەرچەمداری ئەم خەبات و ئەم شۆڕەشە کە ئەوچە لە کۆنیە ناکرگە ئێستا بیانەوێت و بیانەوێت ئەوە کە گەرەکیان لە ڕۆژهەڵاتی ناوینە بکەن و هەر کاری ئەنجامترگێ ناتوانن ئیتر کورد نادیدە بگرن و کورد نبینن چون کورد کاراکتەرێکی سیاسی مەزنی هەست گۆرەی هەست و کارتەکانی ڕووە و کارتەکانیی بۆ گەلە لۆکایەکە پشتی بە گەل بەسکە ئەلبەتە مەبەستم مختی ئێژم کورد لەناو کوردی شایمە هەموو کوردێک نەیژین کوردێکم کە خاوەنەوە ئێرادە و ئەو هێزە و ئەو مانیفستی ژنجیان ئازادی و ئەو مانیفستە بە باشی بجوانی بناسێت. زۆر باشە دوامین پرسیار ینی پرسیارتان لە یەکەم ماندوومان کردن لە نامەکانی داوریشە باس لە سیستمی سیاسی ناوەندخواز و ئاینی و پیاوسالارەکە پێتان وای ڕێگای دەربازبوون لەم دۆخە لەلایەن وریشەوە چۆن پێناسە کراوە یعنی مەبەستۆ ینی وریشە ڕێگەی دەربازبوون لەم سیستەمە سیاسیە دەوڵەت میلەتە ئاینی و پیاوسالارە چۆن پێناسەیەکات ئەڵێ بۆ دەربازبوون لەم دۆخە بێت چی بکەین بێجگە ئەوەی کە ئێستا بۆ ینی بێجگە مانگرتنەکەی ئایا هەڵویستێکی هەیە لەسەرەوەی کە ئێمە بۆ دەربازبوون لەم دۆخە بەگشتی ئێستا مەسەڵەن بۆ ژنان بە تایبەتی ئەبێ وریشە چۆن پێناسەیەکات چۆن چ بڵین ڕاهکارێکی بۆ داڵەیە بێت چی بکەین کە لەم دۆخە بینە دەرەوە لەم سیستەما نەنەم نامی وریشە لە نامی یەک و دووەمیە بە هەروە لە نامەکان پەخشانە لە زیندانە هاتە دەرەوە خۆدی نامەکان وریشە بە خۆدی نامەکان پەخشانە هەردوو نامەکە پەخشان و هەردوو نامەکی وریشە نامەکول پێشوینە ئەم نامەکە لەسەر مانگرتنەکەی هەست بە باشی ئاشکرا مانیفستی ژن ئازادی یا هەرکو مەسئلەی کۆنفدرالیزمی دموکراتیکە کە بەڕێز و جەلان ئاماژە پێکردە و داهێنەریە وتیگەنە هەمزیستی مساڵم دامیس ڕێخستنی گەلان و دموکراتیزەکردن حتاوان ئاماژیان کردبەوە کە ئەبێت دینیش لە ڕوانگای کترۆ یعنی دینیش دموکراتیزە بێتەوە یعنی هەموو خواستەکان یان هەموو ئەو شتێکێ ئەتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوینە تەئسیر گوزار بێ ئەوان بە وردی ناویان بکرد لە دینەوە لە نژاتەوە لە مەسئلەی جنسیەتەوە جنسیت منظورم هاو تعریفە بایۆلۆژیکی ژن و پیاگ نییە بەگشتی جنسیت بەگشتی جنسەکان هەمووی ئەوانیانە بەحس کردنەوە نامەکانیانە و ئەم مەسئلەیشە ئێمە حتا ئەگەر بە
کەم و کورتیش پێوەێ ئەمەسەلا لە ڕۆژاوای کوردستانە وەکو نمونەیەک هە لە بەرچاوە لەژێرە گشتە فشار و زەخت و حمڵی تورکی و ئەوختە ڕقابەتی زلهێزەکان لە ناو ناوچەکان وجودی ئەو زلهێزگیلە لە ناوچەکان هیچ خێرێکی بۆ مردمە نۆگە جز ڕقابەتی ئابووری و هەژمونی خۆیان نەوێت لەوە بابەتەوە بەگشت ئەو فشارگەرە بەگشت ئەو هەموو شتە ئالۆزیەکی هەست لە ناوچە ئێمە ئەوینین بە هەر حاڵ توانیکیانە ناوچێکی پاک و ئەوە گەلەکەیان بپارێزن ڕێک بخەن جا وریشە و پەخشان بە باشی و بە جوانینە ناو نامەکانە ئاماژیان کردە بەوە کە من تەقازاکەم هەلێرە لە گەلی خۆمان نامەکان وریشە و پەخشان بە وردی بخوێنەوە. زۆر سپاس نەگین خانم یەک دوایین قسەت یا شتێک ماوە بتەوێت ئاماژەی پێ بکەی لەسەری قسەمان قسە بکەی بابەتێکی من کە ئەتوانم من بەکو خۆمەکو ڕۆژناوانێک کە ئەتوانم بژم ئەرێ خۆ کارێکی وریشەی کردیگە ئەوەکە لە جەستەی خۆی ئەگوزارێ ئەبێت تۆزێک بە وردی سێری ئەو بابەتە بکەین ئینسانێکی هە لە زیندانە خۆی زیندان زۆر ناخۆشە بەڵام لێنشە ئامادە بێت حتا لە گیان خۆی بگوزارن دەستکە بە مانگرتنێک ئەبێت تۆزێ هوشیارانە چاولەوە بکەین بۆ مەسەڵەن ژنێکی خەباتکاری وە ئامادەست کە گیانی خۆی فەدا بکە ئەمە لێرە علامەتی سوالە کە من پێم وابە هەر ژنێک هەر ئینسانێکی ئازادی خواست ئەبێت سێرێکی ئەو بابەتە بکات و لێ بە جوانی لێ وردۆ بێتەوە ئەمە بابەتێکی تریشکە هەست بۆ مەسئلە ئاماژاکەم ئەگەر گەرەکمانە ژنژیان ئازادی واقعان سەرکەفێ ئەبێ مانیفێستەکەی بشناسین بۆ ئەوە بشناسین ئەشێ بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بناسین خەباتەکەی بناسین واوەکە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە ناو کتێبەکانیە بەتابەت لە ناو کتێبی پەنجەمیە زۆر جوان ئاماژاکە بم بارودۆخی ئیستێ کە لە ڕۆژهەڵاتی ناوینا هەست ئەمانە زۆر گرینگە واوەکە ئێمە نەکەفینە ناو هیچ هەژمونیک و خۆمان نەکەنە گاڵتەجاری نەوەکو کورد تەنها بەڵام چۆن من پێغامەکەم بە کوردیە تا نازانم فقط گەلی کورد گوێ لێگرێت بۆکو گەلی کورد زۆر هوشیار بین لەم قەزیە کە نەکەفینە ناو هیچ دەستەبەندیک و گروهبەندیک و ڕێزەبەندی ئێمە خۆمان بۆ خۆمان مانیفێستێکی جوانمان هەست ئەتوانین بۆ مانیفێستەوە خۆمان هەستمان خۆمان سازماندەهیکەین و هوشیار بین و بە هەمە خاوەندیاریتیشکەین لە خەباتکارەکانمان خاوەندایەتیان لێ بکەین و خۆمان کەفینە ڕێگە و بیان پارێزین و خۆیچمان بپارێزین پاراستنی خۆیچمان تەنها بەڕێخستنەوێت کە بتوانین لەم بارودۆخە خۆمان ڕێک بخەین. بەڕێز نگین شێخول ئیسلامی ڕۆژنامەوان زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئەوێت کاتێکی خۆش. ئاژانسی هەرانە بڵاوی کردوێتەوە زەهرا ڕزایی لالایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە سزای 14 مانگ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا و دەشڵێن بەهۆی چالاکیەکانی لا تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەرکەوتنی لا شەقامەکان با جلوبەرگی ناشەرعی سزادراوە. هەروەها لە ئاژانسی هەرانە ئاماژە بەوەش کراوە بەهۆی چالاکیەکانی لا تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە تۆمەتی پرۆپاگاندا دژی دەسەڵات و سوکایەتی کردن بە خامنەی و دەرکەوتنی لا شەقامەکان با جلوبەرگی ناشەرعی و شێواندنی عەقڵی گشتی سزادراوە و دەشڵێن لە دوای دەرچوونی سزاکە بۆ پێداچوونەوە ڕەوانەی دادگایەتی هەڵچوونەوە کراوە و جێی باسە زەهرا ڕزایی تا ساڵی 2010 کاری ڕۆژنامەوانی کردووە و نزیکەی 2 مانگ پێش ئێستا لەلایەن سوپای پاسداران بانکێشت کرا و لێپرسینەوەی لێکرا و دوای لێپرسینەوەکەش دۆسیەکی دادگا لا دژی تۆمار کرا و با کەفالەتی کاتی ئەو کاتە ئازاد کرا. مانگرتن لا خواردنی ماوە نادیاری وریشا مرادی چالاکی سیاسی و ئەندامی کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار لا زیندانی ئێڤین چۆن ناو 13هەمین ڕۆژەوە. وریشا مرادی هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی خەبات دژی سزای سێدارە لا دەی تشرینی یەکەم لا ناڕزایی دژی دەرکردن و جێبەجێکردنی حکمی ئێعدام دەستیدایە مانگرتن لا خواردن.
پێی هەواڵەکان لە ناوەندی هەواڵی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان پەخشان عەزیزی و وروشا مرادی بە تۆمەتی تێکدان یاسایەکی زیندان هەر کامیان بە 6 مانگ بەندکردن سزادراون. ئەم حکومە دوای دەربڕینی ناڕزایەتی زیندانیانی بەشی ژنانی زیندانی ئەڤین بۆ لە سێدارەدانی ڕزا ڕسایی و تێک هەڵچوونیان لەگەڵ پاسەوانەکانی زیندان دەرچووە. دانیشتنی دادگای ئەو دوو زیندانیە لە کۆمەڵگەی قەزای قودس لە تاران بەڕێوە چوو لە ئەم ساڵ حکومەکەیان پێڕاگەیاندرا. وریشا مرادی چالاکوانی کورد کە بە تۆمەتی بەغی لە زیندانی ئەڤین ڕاگیراوە لە 19 ڕزبەری ئەم ساڵەوە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگار بوونەوەی سزای لە سێدارەدان مانگرتنی هەمە چەشنەی لە خواردن گرتووە و پەخشان عەزیزیش چالاکیوانی کورد و زیندانی سیاسی پێشووی خەڵکی مەهاباد کە ئەویش بە تۆمەتی بەغی و ئەندامەتی لە گروپە ئۆپۆزیسیۆنەکاندا بە ئێدام و 4 ساڵ زیندان محکوم کراون. هەژدە و بیستی تەشرینی یەکەم هەڵبژاردننی تایبەت و گشتی بۆ خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بازنەکانی هەولێر سلێمانی دهۆک و هەڵەبجە بەڕێوەچوو. بەم پێی ئامارەکانی کۆمسیۆن کۆی گشتی ڕێژەی بەشداری لە هەڵبژاردندا لە هەر 4 بازنەی هەڵبژاردن بەم جۆرەیە لە کۆنگرەیەکی ڕۆژنامە و نووسی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی بەرایی 99.63 هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستانی بڵاو کردوێتەوە و هێشتا ئەنجامی بەڕێزان دابشکاری ژماری کورسیە گشتیەکانی پەرلەمانی کوردستان بەسەر بازنەکانی هەڵبژاردن بەم جۆرەیە: بازنەی هەولێر 32 کورسی، بازنەی سلێمانی 36 کورسی، بازنەی دهۆک 24 کورسی و بازنەی هەڵەبجەش 3 کورسی و با کۆی گشتی 95 کورسی. دابشکاری ژماری کورسی کۆتا پەرلەمانی هەرێمی کوردستان بەسەر پارێزگاکانیشدا بەم جۆرەیە: بازنەی هەولێر 2 کورسی کۆتای هەیە، بازنەی سلێمانیش 2 کورسی و دهۆک 1 کورسی و هەڵەبجە کورسی نییە و لە کۆی گشتی 5 کورسی کۆتاکان هەیە. بەشداری ژنان لە هەڵبژاردنەکەدا بەپێی یاسای کۆتای ژنان لە هەر خولێکی پەرلەمانی هەرێم دەبێت 30% کورسیەکانی پەرلەمان بۆ ژنان بێت و نەم هەڵبژاردنەشدا لە کە کۆی گشتی کورسیەکان 100 کورسیە ژنان دەبێت 30 کورسیان ببێ. هەروەها ئەمە هەڵبژاردنە بە شێوەی فرەبازنەی بەڕێوەچوو هەرێم دابش کرابوو بەسەر 4 بازنەدا و لە کۆی ژمارەی کورسی تەرخان کراو بۆ پارێزگاکان ڕێژەیە کە بۆ ژنان دیاری کراوە بەم شێوەیە. لە بازنەی سلێمانی بە کۆی گشتی 38 کورسی پەرلەمانی هەیە و 11 کورسیان بۆ ژنانە. لە بازنەی هەولێرش بە کۆی گشتی 34 کورسی پەرلەمانی هەیە و 10 کورسی بۆ ژنانە و لە دهۆکیش 25 کورسی کە پەرلەمانی هەیە 8 کورسی بۆ ژنان تەرخان کراوە و لە هەڵەبجەش 1 کورسی بۆ ژنان تەرخان کراوە. علی حەمە ساڵح سەرۆکی ڕەوتی هەڵویست ئاشکرای دەکات ئەو ئەنجامەی هەڵبژاردن کە بڵاو کراوەتەوە ساختەکاریەکی گەورەی تایە و دەشڵێت ئەم هەڵبژاردنە لە بەرژەوەندی سێلایەنی سیاسی دەستکاری کراوە. علی حەمە ساڵح لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان یەکێک لە کاندیداکانمان بەخۆی و 7 کەسی خێزانەکەیەوە لا بنکەیەک دەنگیان داوە و کەسیان هەژمار نەکراون و دەشڵێت لا بنکە هەبووە 18 کەس خۆیان دەنگیان داوە بەڵام 10 دەنگ هەژمار کراوە. باوتەی علی حەمە ساڵح کاندیدێکیان هەیە بە ناوی دکتۆر ساری 120 دەنگی هێناوە و دەڵێت تەنها لە هاتوچووی سلێمانی 300 دەنگی هێناوە و هەژمان نەکراوە. سەرۆکی ڕەوتی هەڵویست ئەوەشی خستوەتە ڕوو ئەڵێت من خۆم 50,000 دەنگم هێناوە و یەکەمی هەموو کوردستان بووم بەڵام 16,000 دەنگیان بۆ هەژمار کردوم و ئەڵێت ئێمە ڕێکاری یاسایی و مەدەنی دەگرینە بەر و هیوادارین لیستەکانی دیکەش هەڵویستیان ببێت. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕای دەگەێنێت هیچ سکاڵایەکی ڕەنگسووریان لەسەر ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نییە و سبەینێ ئەنجامی هەموو سکاڵەکان ڕادەگەێنن. داود سەلمان بەڕێوبەری ڕاهێنان و ڕێکارەکان لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند لە هەردوو دەنگدانی تایبەت و گشتی پەرلەمانی کوردستان 189 سکاڵا لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانەوە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکە تۆمار کراون. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی
عێراق بۆ پێداچوونەوە بەو سکاڵایانەی لەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پارلەمانی کوردستان تۆمارکراون سێ لێژنەی پێکهێناوە بۆ جیاکردنەوە و پلەبەندی جۆری سکاڵاکان. ئەو بەرپرسەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق باسی لەوەش کردووە پرۆسەی پێداچوونەوە پلەبەندی سکاڵای لایەنە سیاسیەکان بەردەوامە و تا ئێستا هیچ سکاڵایەکی ڕەنگ سووریان نەبووە و تەنها سکاڵای ڕەنگ سەوز و سوپیان هەیە. لەبارەی کاتی ڕاگەاندنی ئەنجامی سکاڵاکان داود سلمان وتی هەوڵ دەدەین پرۆسەی پێداچوونەوە و پلەبەندی سکاڵاکان تەواو بکەین و پێنجشەممە 24 دەی 2024 ئەنجامەکانیان بۆ ڕایگشتی ڕابگەێنین. بە دووری دەزانن ئەنجامی سکاڵاکان کاریگەریان لەسەر ئەنجامی هەڵبژاردن و ژمارەی کورسی لایەنە سیاسیەکان ببێت. ویسەرانی هێژە زۆر سپاس کە لەگەڵمان بوون تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر بمێنن لە خێر و خۆشیدا. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.